بازیانێکێک بوو لە ناحیەکانی سەر بە پارێزگای سلێمانی بڕیاردان لەسەر بە قەزابوونی دانیشتوانی سنوورەکەی دڵخۆش کردووە. هاوڵاتیانی بازیان بە گرنگیەوە دەڕواننا بڕیاری بە قەزابوونی بازیان و بانگاوێک بووە خزمەتکردنیە و ناوچەیە وەسفی دەکەن. وەکو دانیشتوانی سنووری بازیان خۆتان دەزانن بەڕێستان ئەگەدارن ناوچاوێکی فراوانە 5 شارۆچکە لە خۆیەگرێ لەگەڵ 58 گوندە. بەڕاستی ئەمە زۆر دەستخۆشی لە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستانەکەین بۆ قەراربوونی ناحی بازیان. ناحی بازیان خۆتان گەدارن مێژۆکەی گەڕێتەوە بۆ چەند ساڵێک مێژوویەکی دوورە لە ڕووی جوگرافیاوە سنوورێکی بەرفراوانیشی لە خۆ گرتووە. اینجا ئەم قەرارەی بە قەزابوونی ناحی بازیان بەڕاستی من ئەتوانم بەناو بڵێن تاک بەتاکی خەڵکی شارۆچکەی بازیان ناحی بازیانەوە هەمومانی دڵخۆش کردووە بەڕاستی چی لە ڕووی ئابووریەوە چی لە ڕووی بازرگانیەوە. بە قەزابوونی ناحی بازیان دڵخۆشیە بۆ تاک بەتاکی دانیشتوانی سنووری بازیان و لێرەشەوە دەستخۆشی لە ئەو بەڕێزانە دەکەم لە هەر کەسێک هەر کەس و لایەنێکە هەوڵی داوە بۆ قەزابوونی ناحی بازیان. دیارە کاراسانی زۆرە. ئێمە وەکو سنووری بازیان 5 شارۆچکە لە خۆ ئەگرێ 6,000 نفوسی تایە. طبعاً گەنجێکی زۆرمان هەیە لە سنووری بازیانە. کاراسانی بۆ گەنجەکانمان لە ڕووی دامەزراندنەوە و ئەو گەنجانەی کە تەخەڕوجیان کردووە لە سنوورەکەی هەلیکاری باشی بۆ ڕەخسێ. ئێمە زۆر پێخۆشحاڵین بەوەی کە بڕیاری بە قەزابوونی بازیان دەرچووە. بازیان پێویستی زۆر بەشتی زیاترە. بازیان لە ڕووی خزمەتگوزاری و هەندێک دواکەوتنیەیە شتی بۆ نەکراوە. ناوچەی پیشەسازیە لە سا 75 پیشەسازی لە بازیان بەرهەمێنێ لە ڕووی کشت و کاڵی و لە ڕووی مەعمەل و بەرهەمێنانی لە سا 32 سەنعات لە بازیانە دروست بوو لە ڕووی مەعمەلی شیش و چیمەنتۆ و ئەو کارگانەی کە هەچی کارگە زەخمەکانە لە بازیانان. ینی بەڕاستی زۆر پێخۆشحاڵین کە بووە بە قەزا. بەڕێوەبەری یەکەی داری ناحیەکە شاماژە بە دوایین هەوڵەکان بۆ بە قەزابوونی بازیان دەکات و دەشڵێ بە قەزابوونی بازیان هەندێک ڕۆتیناتی داری ماوە. ئیجراتەکانی بوون بە قەزای بازیان گەیشتە مەرحەلەی کۆتایی. تەنها بەربڕین و ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بڕیاری دەرکردووە بە بوون بە قەزای ناحی بازیان کە ناحی بازیان بکرێ بە قەزا. مەرسومی هەرێمی ماوە چاوەڕێی گەڕانەوەی مەرسومی هەرێمین کاتێک کە گەڕایەوە یێتەوە محافەزەی سلێمانی لە محافەزەی سلێمانی و دەزەکرێت بە ئیجرئاتەکان و شێواز و تەشکیلکردنی هەیکەلی قایمقامێتی ناحی بڵێ قایمقامێتی بازیان. طبعاً ئەمانە ڕۆتیناتی ئیداری ماوە بڵین لایەنە یاسایی و ئیدارەکانی تەواو بووە تەنها کۆمەڵی ئیجرئاتی ئیداری ماوە بگەڕێتەوە بۆ لای ئێمە. بازیان سنوورێکی بەرفراوانی هەیە گەورەیە لە ڕووی چڕی دانیشتوانەوە بۆتە ناوچەیەکی پیشەسازی گرنگیش کە دەیەنێت حکوومەتی هەرێم ئاوڕی زیاتری لێبداتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، بازیان.